قسەلۆک لەم لەلا هیچ پێشاتێک پەیوەندی لەگە ئێران پەیوەندیی چاکەیە و ئێمە گفتوگۆمان هەبوو لە ڕابردوو لەگە ئێران لەسەر واری وزە گفتوگۆکانیش بەردەوامن. خۆ ڕێکەوتن چیە مەسەلا ئەگەر لە ڕووی مەبدەوە ڕێکەوتن یاخلەیەک تێگەیشتن هەبیتن لە ڕووی تەکنیکیەوە لە داهاتوو دەبێتە ڕێکەوتن. کۆبوونەوەی داهاتوو لە ئەنجومەنی ڕوبەڕوونەی قەرانی دارایی پێداچنەوە بە بارودۆخە دەکا و بە پێی داهاتووەوە ئیتر لەوێ بڕیار دەدرێتن بە چێوە بکرێتن ئەگەر ئیمکان هەبی بێگومان دەکرێتن. ئەو وەزارەتی دارایی خۆی خشتەکەدا دەڕێژیتن و داهاتیان بێتە دەست بێگومان ئەوەی پێویست بێ دەیکەن. قسەم کرد لەسەرەوە. بەغدا بۆ قسەکە لەدەستە پرسی ڕیکاندۆ ئەوە بدە حکوومەکەی دەچێت تا ئێستا چ بڕیارێک نییە خۆی بە حەقەت پێویستە وەفدی سیاسی بچین چکە بابەتێکی سیاسیە ینی تەورەکە زیاتر پەیوەندی بەلایەنە سیاسیەکانە و لە یەکتێگەیشتنی سیاسی لە نێوان هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی عێراقی تر هەبیتن و هەر کاتێک پێویست بیت و دەرفەت بگونجێتن شتێکی ئاساییەکە و دانستان نەهەبێتن بەڵام تا ئێستا ڕۆژەکە و پێکاتەی وەفدەکە دیاری نەکرایە. دەرفەت بدێ برادرانی تریش بەجیا بڕیاری پێداچلەوە بە موچەی مامۆستایان بکەن لەگەڵیان کۆبوون ئەو بڕیارە بەکوێ گەیشتووە ئێمە لەگە یەکێتی مامۆستایان دانیشتین کۆبوونەوەکی باشمان هەبوو و نیگەرانیەکان و داواکاریەکانیان وەرگیرایە و بە تایبەتی لەسەر یەکەی نیشتە جێبوون و کۆمەڵێکشتی تر لەگە وەزیرەکانی معنی دانیشتنیان هەبووە و داواکاریەکان پێداچنەوەی لێ دەکرێەوە بێگومان ئەوەی کە پێویستبی لە بۆ مامۆستایان هەموو توێژەکانی هەرێمی کوردستان دەبێ بکرێەوە بە پێی ئەو بارودۆخی کە ئێستا هەیە. لەسەر بەرزبوونەوەی نرخ و دابەزینی هیچ بەتانەوێت گۆڕانکاری بە شێوەیەکی دیار لە موچەیان بکەن؟ وەڵاو سوالم جواب داوە.